ئەوەمان ڕوون کردەوە کە زیاترەوەمان ڕوون کردەوە کە لەوان دووانەی پێشترە باسمان کرد. ئێستاش لە کۆتایی وانەی پێشوو باسمان لەوە کرد کە مۆزوعی سەفسەتە و وتاربێژی لەبەرەوەی لەو شوێنە هەردووکیان سێبەری دوو هونەری ڕاستەقینەن وەک یەکن بەوەی کە سێبەرن هەردووکیان یەکن. سێبەرن بۆچی سێبەرن؟ چونکە ئەمانە ینی دوو ئەوەی کە ئەو هونەرە دەیکات دەبێت بیکات هونەرە ڕاستەقینەکە ئەم بەبێ ئەوەی ئەوە بکات هەیە، ینی شتێکی ڕواڵەتی دەکا بەڵام ئەو جەوهەرەی کە دەبێ ئەم هونەرە لە کاری ئەم هونەرە دەرکەوێ ئەم جەوهەرە دەرناکەوێت. لەبەر ئەوە کاری ئەم هونەرە ساختانە فێربوونیان هەم ئاسانە کاتێکی کەمی دەوێت هەم کارپێکردنیشیان ئاسانە و لەمانە شی شتێکی ڕاستەقینە شین نابێ و ناکەوێتەوە، ینی بەرهەمێکی ڕاستەقینە لەما وجودی ئەمە تەنها گیانێکی وەهمی دروست دەکا و کۆمەڵە بەرهەمی وەهمی دروست دەکات وەجگە لەم بەرهەمە وەهمیانە وەهمەر وەمی لێ دەکەوێتەوە ئەوەی سێبەرە سێبەری لێ دەکەوێتەوە. لەبەرەوە ئەمانە سێبەری هونەرە ڕاستەقینەکانن ئەوەشی کە بەرهەمی دێنن هەر بامان شێوە سێبەری ئەو کەسە ڕاستەقینەیە کە بەو هونەرە هونەردار بووە، ینی بۆتە خاوەنی ئەو هونەر. جا سکرات دەڵێ دەیەوێت هەر لەسەر ئەوە بڕوە کە بە کالیکلیس بڵێ کالیکلیس کێشەکە من دەزانم تۆ نیازی چیت هەیە، کێشەکە لای نانیە لە مۆزۆی وتار و وتاربێژی و دیالکتیکا نییە. ئەوە نییە من یەکێکیان بێم بڵێم ئەمەیان باشەوە ئەویان خراپە، چونکە لە ئەسڵا ئەمە مۆزوعی شێوازە. سەفسەتە وتاربێژی و سەفسەتە شێوازی شتەکەیان وەرگرتووە بەبێ ئەوەی کە دەبێت بەم شێوازە ئەنجام بدرێ ئەنجامی بدەن. لەبەر ئەمە تەنها وەرگرتنی شێوازە. تەوان وەرگرتنی شێوازی زۆر ئاسان، ئەمە لە زۆر شتی ترا هەیە. جاری وا هەیە بۆ نمونە شاعرێک بە شێوازێک دەنووسێ، شێوازەکە وەردەگیرێ بەڵام سڕی ئەو شاعرە نێنی ئەو شاعر بوونی ئەو شاعرە لە ڕاستیان لاینەکانیە لە شێوازەکەیە. شێوازەکەی بە ئاسانی دەکرێت وەربگیرێت شێوازێکە لە ڕستە وتن ئەم وتنە وەردەگری و تۆ وشەکان دەگۆڕی و شتی تر دەڵێیت، بەڵام ئەم شتانی کە تۆ دەیڵێیت لەگەڵ ئەوەی کە شاعرە ڕاستەقینەکە وتوێتی شتێکی نوقسانە. ئەویش ئەوەیە کە تۆ دەبێت لە ڕێگەی ئەم شێوازە لە ڕستەوە بیڵێ ئاشکایکەی. لەبەر ئەوە هونەرە ساختەکان هەرگیز ینی حەقیقەتیان تیان نییە تا ئاشکرایکە، ینی حەقیقەتێک نییە تێ ئاشکرایکەن. بۆچی؟ چونکە هونەری تاریکن، ینی ئەو هونەرانە نین کە ئەوەی حەقیقەتە و ئەوەی ڕاستەقینەیە دێت لە ناو ئەوانە ئاشکرا دەبێ و ڕۆشن دەبێتەوە. لە ناو تاریکیا هیچ شتێک ڕۆشن نابێتەوە. لەبەر ئەوە ئێمە کاتێ شێوازی هونەرەکان وەردەگرین تەنها ینی تاریکیەکە وەردەگرین. لە کاتێک کە ئەم تاریکیە لە پێناو چایە لە پێناو ئەوایە کە ئەوەی کە هەیە ڕاستەقینەیە لە ناویان ڕۆشن بێتەوە و بیگرێتە خۆیان. لێرە ئایترە و هونەرە ساختانە بەو شێوەیە هەموو شتەکانی ناو ژیانی ئێمە دەکەن بەشتی ساختە. تاوانە و کۆمەلگایە وێران دەبێ و بەرەو فەساد دەڕوا کە فعلەن هونەرە ڕاستەقینەکان تایە گۆڕاون بە هونەری ساختە. ئەوەش کام گۆڕانە ڕوودەداتایە ئەوەی ڕاستەقینەیە بگۆڕێ بۆ ساختە. هونەرەکان سێبەری هونەرەکان جێگەی هونەرەکان بگرێتەوە. لە ئەسڵا گۆڕینی چییە؟ ئامانجەکەیە. ئایا ئامانج لەو هونەرانە چییە؟ کاتی ئەم ئامانجە گۆڕە ئەو کاتە چی دەبێت؟ یەکسەر ئەوەی ینی سێبەری هونەرەکان جێگەی چی دەگرێتەوە؟ جێگەی هونەرە ڕاستەقینەکان دەگرێتەوە. بڵێن ئەوانەی کاڵگری ئەو هونەرن
ساختەکان ئەوەی کە ئەو هونەرە پێی دەگەیەنێ لەگەڵ سێبەرەکەی سێبەری هونەرە پێی دەگەێنێ ئەوە دەبێتە شتێکی ساختە بۆ ئەوی تر تامان ئەمە زۆر خەتەرەکەی لەکوایە چونکە تۆ کاتێک ئەم ساختەیە وجودی هەیە و کاتێکنەوەیەکی تازە دێت ئەوەی دەیبینێ ساختەکەیە بەڵام بەڕاستەقینە پیشاندراوە ئەمە جۆرێک لە چاو بەس لەونەوەیە دەکرێت بۆ ئەوەی هەرگیز نەگەڕێتەوە بۆچی بۆ ئەوەی کە ڕاستەقینەیە ینی وا پێناسەی ئەم شتانە بچێتە ناو زەینەوە بەپێی پێناسەی سێبەرەکانە ینی پێناسەکردنی سێبەرەکان دەبێتە شتەکە خۆی لەبەرەوە ئەوانیش وا دەبینن فەرزان ئەوەوە تازەیە بۆ ئەوەی ببێ بە ئەندازیار وا تێگەیشتووە ببێتە سێبەری ئەندازیار بوو بە سێبەرەکە ئەوە چییە؟ ئەوە بۆتە ئەندازیار و ئەمە ناتوانێت بیر بکاتەوە لەوەی کە ئەمە سێبەرە و هونەرێکی ڕاستەقینە هەیە ئەمە تەنها سێبەرەکەیەتی و دەبێ ئەم بە شوێن ئەو هونەرە ڕاستەقینە بگەڕێت بۆچی چونکە زەمینەی پەروەردەبوون بەو هونەرە ڕاستەقینە لە ناو کۆمەلگاکەیە وجودی نیە لەبەرەوە هیچ زانینێکیشی دەبارەی چیوە نییە ئەو هونەرەوە نیە هەر لێرەوە ئەوە دروست دەبێت فەرزەن لە کۆمەلگایەکە دەڵێن باشە خوێندن چییە زانین چییە فلان چییە ئەمانە چ سوودێکیان هەیە لەوێەوە بێسوودن کە سێبەرەکانە نەمانێت بەس ئێمە وا تەسەور دەکەین ئەوەیە کە ڕاستەقینەیە و لێرەوە ئیتر ئێمە فعلەن هەست دەکەین ینی بۆ نمونە کەسێک دەچێتە ئەو شوێنانی کە ئەو نەرانە فێر دەبێت کە لێرە لە ئێستا زانکۆکانە ینی زانست وەکو زانست وەکو ئەوەی کە ئێمە دەبێ بە زانست خۆمان پەروەردەکەی ئەمە لای هەموو کەسێک شتێکی وەکو فکرە شتێکی زۆر باشە و شتێکی چاکە ڕێگایەکی باشە بەڵام ئەمە کە دەچێتە ئەو شوێنە بۆ ئەوەی فێری زانست بێت چی لە پێشاو دەکەوێت زانستی لە ئەساسەوە لە پێشاو دەکەوێت بۆچی چونکە ئەوەی دەیبینێ سێبەرەکەیە وا دەزانێت ڕاستەقینەکەیە و خۆشی توانای گەڕانی نییە بە شوێن ئەوە کە ڕاستەقینەیە لێرە تەبانەوە جارێکی تر مقارنە دەکاتەوە لە بینی ئەوەی کە وەرزش و پزیشکی لەگەڵ ینی وەرزش چۆنە بە نسبەتی پزیشکیەوە ئەڵە سەفسەتەش بە نسبەتی وتاربێژیەوە هەر ئاوایە وە کێشەکە لێرایە ئەمانە لە ئەسڵا سێبەری هونەرن تاوانەمەش لە بەرامبەرەوە دەڵێکە سکرا ئەین کالیکریسە و محاولەیە دەکا بۆەوەی ئەم ئالاساس بخاتە ناو وتاردانەوە بۆەوەی بڵێتەوە ئەوە ئێستا خەریکی وتاربێژیت ئەوە لاوانەکەی پێشوو باسمان کرد ئێستا گفتوگۆکە دەچێتە سەر بابەتێکی تر وان بابەتە بەڕاستی گرنگە لەکوێوە گرنگە لەوێەوە گرنگە کە هەوڵێکە بۆ جیاکردنەوەی بڵین ئەوەی کە پیشەییە لەگەڵ ئەوەی کە ئەخلاقیە ینی فێربوونی ئەوەی کە ئەخلاقیە لەگەڵ فێربوونی ئەوەی کە پیشەییە ئەمانە فەرقان چییە وە نمونە فێربوونی ئەوەی کە پیشەییە ئایا کەسێک فێرکە لە بەرامبەر ئەوە پارە وەرگێ کە فێری کردووە ئەمە هیچ نەنگیەکی تایە ئەی لە فێرکردنی ینی ئەگەر کەسێک بەرەو چاکبوون بەرێ ینی زەمینەی بۆ خۆشکە بەرەو چاکبوون بچێت ینی بەهرەمەندیەکان تایە پێبگەن ئایا ئەمە لە بەرامبەر ئەم کارەیە پارە وەرگێ نەنگی نییە بۆچی یەکێکیان نەنگیە یەکێکیان نەنگی نییە ینی ئایبەیە و یەکێکیان ئایبە نیە تەبەن ئەمە سوکراتەر دەیەوێ تەنانەت بەو لۆجیکە گشتیە کە لۆجیکێکە لۆجیکی واقعی ئەسینی کە لە هەد لەسەر شتانێکی ئەویش حەزوارە زۆکان دامەزراوە بەڵام لە عینی کاتە لەگەڵەوە شتانێکی تایە کۆمەڵێ شتی گشتین ینی وەکو ڕای گشتی لەگەڵ ئەو شتا بەو شێوەیە
بۆ نمونە ئەوانەی مامۆسای ئاینین و خەڵک فێری چاکە دەکەن ڕایگشتی لەگەڵ ئەوان نییە ئەمانە وەکو مۆزەف لە بەرامبەر ئەو کارەی دەیکەن پارە وەرگرن بۆچی چونکە ئەمە وەزیفەیەکی ئەخلاقیە وەزیفە هیچ پیشەیی نییە یعنی ئەگەر بیرکەینەوە لە ڕەئیە گشتیەکە ئاوا دەبێت بەڵام چییە پاساو دێنیتەوە تۆ دەڵێی بۆ ئەوەی ئەی ئەو چۆن بژی و ئەی ئەو ئەمانە دێنیتەوە بەڵام وەکوتر ئەگەر بیری لەکەیتەوە ئەوەی کە ڕەبتی بە پەروەردەبوونەوە هەیە نەک پەروەردەکردن چونکە مەوزوعی بەهرەمەندیەکان پەروەردە دەبن ینی کەسەکان بەو بەهرەمەندیانە پەروەردە دەبن نەک پەروەردە دەکرێن یەکێک پەروەردەیان بکات بەس توانەکان وانە توانەکان پەروەردەکردنیان دەوێت ئەوی تر تۆ کەسەکە دەبێت خۆی ینی اختیاری چاکبوون بکاوە خۆی بەرەو چاکبوون بڕوە کەس ناتوانێت کەس چاکە کەس ناتوانێت کەس وا لێ بکە ئازادێ کەس ناتوانێت کەس وا لێ بکە مێرەبان بێ ئەمانە فەزیلەتەکانن یەکێک ناتوانێت و یەکێکی تر وا لێ بکەوا بێت ینی بەڵام بۆ توانەکان وانی ینی کەسێک دەتوانێت منداڵێک فێری ڕاضیات بکە دەتوانێت فێری ڕاضەی بکە دەتوانێت فێری بیناسازی بکە دەتوانێت فێری دارتاشی بکە دەتوانێت فێری میکانیکی بکە هەر شتێک لەو شتانەی کە هەیە دەتوانێت فێریکە ئەمانە توانای پیشەی بەڵام بەهرەمەندیەکان بەو شێوەیە نین لەبەرەوە بەهرەمەندیەکان کاتێک کە زەمینەیەک ساز دەبێ بۆ پێگەیاننی بەهرەمەندیەکان و ئەوەی لەو زەمینە کار دەکات کارەکەی زۆر جیاوازە لەوەی کە ئەوی تر لە زەمینەکەی ترا کار دەکات بۆچی چونکە زەمینەکەی تر هەر خۆی لە ئەسڵا مادیە کە مادام مادیە ئەو کاتە وەکو بڵێ زۆر ئاساییە کەسێک لە مقابلی ئەو مانوبوونە جەسەدیەی و ئەو مانوبوونە کە لە پیشەکەی هەیەتی پارەیەک لە مقابلی ئەوە وەرگێت بەڵام بۆ مۆزوعی فەزیلەت بارەمەندی و ئەوەی ئەخلاقیە ینی ئەمە ناکرێتەوە بڵێ من کەسێک فێری ئەخلاق دەکەم لە بەرامبەر یا پارە وەردەگرم چونکە فێری ئەخلاقم کردووە یا فێری دادوەری دەکەم بۆچی چونکە ئەمانە لە ئەساسەوە فێر ناکرێن ئەمە پێکەوە بوونێک دەیێنێتە ئاراوە ئەمە وە کۆزانم چی وایە وەکو ئەو وایە یانی ئەمە دەکەوێتە ناو هاوڕێیەتیەوە ناکەوێتە ناو مامۆستا و قوتابیەوە ینی ئەمە لە ناو فەزایەکی ئازادا پەروەردەبوونە ڕوودەدا فەزایەک کە هیچ نازمەندیەکی بە هیچ شتێکی مادی و دەرەکی تیانەبێت واگەر فەزایەکی بوارێکی ئاوانە بێ و کەسەکان لە پەیوەندیەکی ئاوانە بن ئەو بەرەمەندیانە تایانە سەر هەڵنادە لەبەر ئەوە کەسێک کاتێ دێ دیعای ئەوە دەکا کەسەکان بەرەو فەزیلەتمەند بوون دەبات و ئەمە وابزانێک پیشەیە ئەوە لە ئەساسەوە ئەوەی کە دەیکا ئەو کارە نییە بۆچی چونکە ئەو کارە یعنی لە مۆزوعی فەزیلەتەکانە مامۆسایی و قوتابی نیە یەکێک ئەوی تر واد لێ ناکا کە ئاوا بێت چونکە واد لێ کرد ینی چی ینی تۆ واد لێ کردووە و ئازادانە خۆی ئەوە نییە کە ئاوایە و مۆزوعی فەزیلەتەکان پێویستی بە ئینسانی ئازادە یعنی ئینسانی ئازاد کە شتێک وای لێ نەکاوا بێ خۆی وابێت ئەمە دەتوانێت بگات بە فەزیلەتەکە و فەزیلەتمەند ببێ بە فەزیلەتەکە بەڵام کەسێک کە ئازاد نەبێ هەر لێرەوەیە سوکرات کێشەی هەیە لەگەڵ پیشەیەکانە ینی ئەوانەی کە کاری پیشەیی بە کارێکی نزم دەبینی بۆچی چونکە لای ئەوەی جەستەیە نزمترە لەوەی کە ڕۆحیە بەڵام ئەوەی کە ڕەبتی بە فەزیلەتەوە هەیە ئەوە چییە ئەو هونەرانەی کە ڕەبتیان بە فەزیلەتەوە هەیە ئەمانە ڕەبتیان بەوە هەیە کە ڕۆحیە لە ناو ئینسان و ڕەبتی بە ئینسانێتی ئینسانەوە هەیە ڕەبتی بەوە هەیە چۆن ئینسان کەسێکی دادوەر بێت کەسێک بێ ستەم نەکا کەسێک بێ حەق بێت کەسێک بێ
بەخشندە بێت کەسێک بێت لێبوردە بێت ئەوانەی کە لە ئینسانیەتی ئینسانە و ئاماژە نیشانەی ئینسانی بوونی ئینسانن ئەمانەی تیا دەرکەوێت. جا ئێستا من پەرەگرافەکە دەخوێنمەوە لەگەڵ ئەوەی سوکراتە هەوڵ دەدەمە و جیاوازیە ڕۆشن ترکەمەوە کە لە بینی ئەو دوو کارە هەیە ینی لە بینی کار و ئاکارە لە بینی ئەوەی کە پیشەیە لەگەڵ ئەوەی کە ئاکاری و ئەخلاقی ئەڵێ وەک ئەوەی کە دیارە ئەڵێ وەک ئەوەی کە دیارە تەنها ئەوانن کە بە متمانەوە خزمەتەکەی خۆیان دەگەیەنن تەنها ئەوانن کە بە متمانەوە خزمەتەکەی خۆیان دەگەیەنن بە قوتابیەکانیان بەبێ ئەوەی هیچ پاداشتێک وەرگرن ئەما گەر هاتووە و پەیمانەی داویانە ڕاست بێت. تەبان ئەمان لێرە مەبەستی لە لەوانەیە کە وە ئیدعای ئەوە دەکەن گانی کەسەکان بەرەو فەزیلەتمەندی دەبن ینی وا دەکەن ئەو زەمینەیە ساز دەکەن بۆ ئەوەی کەسەکان بەرەو کامڵبوون و چاکتربوون بڕۆن لەوەی کە هەیە. ئەڵێ ئەمانە ئەو کەسانن کە خزمەتەکەیان دەبێت بە متمانەوە بگە ئەو خزمەتەی کە دەیکەن ینی هیچینێکی ناوێت زەمانێکی ناوێت ینی بەو شێوەیە نییە کە کەسەکە کەسێکی پیشەیی کەسێکی تر فێر دەکا و دواتر پارەکەی ناداتێ ینی تۆ دەڵێیت بۆ نمونە منەوە تۆ فێر دەکەم زەمان چییە کە تۆ پارەکەم دەدەیتێ ئەویش دەڵێ چی ئەڵێ باشە زەمان چییە تۆ من فێر دەکەیت ینی لێرە چی پێویستە لێرە دەبێ ئەم و هەردوو لا تەرەفەکە شتێک ینی گرنتی ئەوە بکەن ئەو خزمەتە بکەن کە دەیکەن ئەوەی کە ئەو فێر دەکا و ئەویش لە بەرامبەر فێرکردنەکە چی بۆ ئەم دەکا دەبێت گرنتی ئەمە بکرێت. جا ئەمە تەبانە لێرەشا گرێبەست دروست دەبێت کە لە بینی ئەو دوو کەسە بە پێ ئەو گرێبەستە ئەو کارە دەکرێت. بەڵام ئەوەی کە ئەخلاقیە ئەوەی کە ڕەبتی بە فەزیلەتەکانەوە هەیە ئەم گرێبەستەی ناوێت لەبەر ئەوە ئەم کەسە لە بەرامبەر هیچ شتێکە ئەو کارە ناکات ینی ئەم کەسە کارێک ناکات لە ئەسڵا هەر لە ئەسڵا کارێک ناکات یعنی دوو کەس کە پێکەوەن چۆن دەبنە بوار و زەمینە بۆ ئەوەی بەرەمەندیەکانی ناو هەرێکەیان بێتە ئاراوە ینی چالاک ببێت ئەو بەهرانە دەرکەونتیایانە ئەوەیە کە چاک بن هیچی تر نەبکی چیش بکەن تۆ هەر بەوەی کە بە پێی چاکبوون ینی لە ناو چاکبوونای ئەمەندە بەسە بۆ ئەوەی کە لەگەڵ تۆایە ینی زەمینەی بۆ ساز بێت کە ئەویش بەرەو چاکبوون بڕوە ئەوەنا تۆ هیچ کارکردنێکت نییە کارێک بکەی لەسەر ئەو بڵێ چاکی دەکەم ئەمە نییە ینی ئەمە لەبەرەوە پەیوەندیەکە لە ڕاستیا پەیوەندی هاوڕێیەتیە ئەسە لە بینی هاوڕێیەکانە هاوڕێ و هاوڕێ یەکێکیان کار لەسەرەوی تر ناکە هاوڕێ و هاوڕێ پێکەوەن ینی وەکو مامۆستا قوتابی نییە وەکو حاکم محکوم نییە پەیوەندی ئەوە نیە یەکێکیان ئیجابی بێکا لەسەر ئەوی تر بکە و ئەوی تر سەربی بێ وەربگرێ لە بەرامبەر ئەوەی کە ئەو شتەی ئەمی وەرگرتووە ئەوی تر ئینکار لەبەرەوە لێرە مەوزوعی بەخشین و دان نییە من شتێک بدەم بە تۆ بیخەیتە گیرفانتەوە ئەوەی کە دەبێت ڕووناکیە جۆرەکە لە ڕۆشنایی ئەو کەسە کاتێ لە ناو چاکبوونایە دەوروبەر ڕۆشن دەکاتەوە بەبێ ئەوەی ینی نیازی ئەوەی هەبێ ڕۆشنی کاتەوە ینی خۆی ڕۆشنە بە خۆی ڕۆشنە و ئەو سەرقاڵب بەوەی کە خۆی ڕۆشن بێت نەک ڕۆشن کاتەوە بەڵام ئەم ڕۆشن بوونەی خۆی لە عینی کاتە زەمینە ساز دەکات بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوایە ئەویش هەوڵ بدا خۆی ڕۆشن کاتەوە ئەوەنان بە ڕۆشنی ئەو ڕۆشن نابێتەوە ئەو لە دەرەوە ڕۆشن دەبێتەوە و ئەم ڕۆشن بوونەوەی ڕۆشن بوونەوەیەکی ناوەکیە ئەمە بۆکو بڵێ ئەم پێکەوە بوونە هاندانە بۆ ئەوەی هەر کەسێک لەوانە ڕۆشن بێت نەک ڕۆشن بێتەوە ڕۆشن بکرێتەوە ینی لە خۆیان ڕۆشن بێت و بەرەمەندیەکان
مرۆڤ لە خۆیان ڕۆشن دەکەنەوە یعنی ڕۆشنایی بەرەمەندیەکان ئەوەی کە بە بەهرەیەک بە فەزیلەتێک فەزیلەتمەندە وەکو هەتاو وایە هەتاو خۆی ڕۆشنە بەڵام مانگ خۆی ڕۆشن نییە مانگ ڕۆشن دەکرێتەوە بەوەی کە هەتاو دەیدا وە بەرەمەندیەکان بە هیچ شێوەیەک لە دەرەوە نایەنە ناو ئینسانی مەلەکەیەک نییە ئەمە دایمەزێنین لە کەسێکە بۆ نمونە زمان لە دەرەوە دەدرێ بە منداڵێک وەکو نێزامێک لە مشکیا دا دەمەزێ و دواتر ئیشی پێدەکا بۆ زمانە قسە دەکا یا هەر توانایەکی پیشەیی کە هەیە ئەو توانایەت دا دەمەزرێ کە دامەزرا و کەسە بەبێ بیرکردنەوە ئەو ئیشە دەکات فەزیلەتەکان ئەوانین لە دەرەوە ئێمە بیان چێنین لە کەسەکانە لە ڕێگەی ڕاهێنانەوە بیان چێنین وە فەزیلەت ڕاهێنانی نین یعنی تۆ بۆ ئەوەی بۆ نمونە بەخشندەبی یا خۆپارێزبی ئەمە بە تەمرین خۆپارێز نابی تەمان ئەڕستۆ پێ وایە بە ڕایەنان تۆوال لێ دێ ئەڕستۆ بەرەمەندیەکان و توانەکانی لەگەڵێکا تێکەڵ کردووە چونکە ئەو پێ وایە بە ڕاهاتن ئێمە ئازا دەبین ئێمە ئەگەر منداڵێک بەرینە ناو مەترسیەکانەوە بەرە ڕادێت ینی پرۆسەیەکی سایکۆلۆژی ئەمە لە ڕاستیا ناترسێ بەڵام ئازانیە ینی فەرقەیە لە نێوان ئەوەی کەسێک نەترسە لەگەڵ کەسێک ئازایە کەسی نەترس بە ئەزمون نەترسە چی بۆیە چونکە شتانەی بینیوە ویتر لەبەرەوەی بینیوێتی بەس کەسی ئازا عیلاقەی بە تاقیکردەوە ئەو شتانەوە نییە ئازایەتی جۆرێکە لە بڕیار کە لە ناو ئینسانە دەدرێ خۆیان دەدرێ یعنی ڕەبتی بەڕۆحەوە هەیە بڕیارێکی ئازادانەی سربەخۆیە بەبێ هیچ وابەستەبوونێک بە هیچ شتێکی دەرەکەوە ئینسان بۆ ئەوەی بەخشندە بێ یعنی ئەوە نیە هەر ببەخشی هەر ببەخشیە بەخشندە دەبێت ئەمە سەخیە بەڵام بەخشندە نییە سەخی تەبع لەبەرەوە ئەمانە شتانێکی جیاوازن بۆیە کاتێک کە کەسانێک پێکەوە دەبن و یەکێکیان بەهۆی ئەو پێکەوە بوونەوە فەزیلەتەکان تایە گەشە دەکەن ئەم بەبێ ئەوەی بیەوێ خزمەت بکە بەویتر چونکە هەر بەوەی کە خۆی چاکە ئەمە خزمەت لە خزمەتکردنایە ئەوە خزمەتی بەویتر کردووە بەڵام ئەویتر بەچی پاداشتی ئەم خزمەتە دەداتەوە یعنی ئەمە وەکو پەیوەندیە پیشەیەکە نیە لە بەرامبەر ئەمە شتێکی مادی بدێ لە بەرامبەر ئەمە هیچ شتێکی مادی ینی ناگۆڕێتەوە بە شتێکی مادی ئەی ئەمە دەبێت چی بکە پاداشتی ئەمە ئەوەیە ئەویش چی بکە ئەویش ڕۆشن بێتەوە و ڕۆشن ینی ئەوێ ڕۆشن بکاتەوە یعنی کاتێک ئەم کەسە مێرەبانە بەخشندەیە فلانە ئەوەی کە لەگەڵایەتی ئەویش بەرەبەرە ئەو فەزیلەتەتیایە گەشە دەکا دواتر بەچی پاداشتی ئەمە دەداتەوە کە ئەم زەمینەی بۆ خۆش کردووە بیری خستوەتەوە فەزیلەتەکان تەنها بیرخستنەوەیان هەیە تۆ دەبێت بیرت کە ئەوە بیرکەوێتەوە کە لە ناوتوە بەخشندەی هەیە ئازایەتی هەیە چاکی هەیە دادوەری هەیە ئەمانە هەمویان پاداشتەکە چیە ئەوەیە کە ئەم کەسە دادوەر بێ ئەم کەسە حەق بێ ئەم کەسە مێرەبان بێ کە ئەمە بوو ئەوە چی کردووە ئەوە پاداشتی ئەو کەسەی داوەتەوە یعنی ئەمیش چی کردووە ئەمیش ئیشەکەی خۆی جێبەجێ کردووە بەڵام نە بەوەی کە ئەوەی لەگەڵایەتی نابێت بە فەزیلەتمەند نابێت نە بەوەش کە پاداشتی نەداتەوە ینی ئەمانە بە نسبەت کەسەکە خۆیەوە ئەمەی کە هەیە لە ڕاستیا هیچ هینێکیان نییە چونکە ئەم نە ینی بۆ ئەمەی نەکردووە بۆ ئەو ئەمە ئەم لە خۆیان وایە لەبەرەوە چاوەڕێی بچی ناکە چاوەڕێی پاداش ناکە لە کەسەکە بەڵام لەبەر ئەوە بەرامبەرەکە چاکە و خۆشی چاکە ئەوەی چاکە کاتێک چاکە دەبینێ بەر چاکیە چییە دڵی خۆشە چونکە خۆی چاکە جا ئێستا تێکستەکە دەخێنمەوە
ئەڵێ وەک ئەوەی کە دیارە ینی سیاسیەکان و سۆفستاییەکان و وتاربێژەکان و هەموو ئەمانە باس لەوە دەکەن کە ئێمە ئەو خەڵکەوا لێ دەکەین کە چی بێت کە چاک بێت کە دادوەر بێ کە بارەمەند بێ بە هەرەیەک بە فەزیلەتێک لە فەزیلەتەکە ئەلێ وەک ئەوەی کە دیارە تەنها ئەوانن کە بە متمانەوە خزمەتەکەی خۆیان دەگەێن بە قوتابیەکانیان بەبێ ئەوەی هیچ پاداشتێک وەرگرن ئەمە ئەگەر هاتوو ئەو پەیمانەی داویانە ڕاست بێت بەڵام کاتێک کارەکە پەیوەندی بە جۆرێکی تر لە خزمەتەوە هەیە بۆ نمونە پەیوەندی بە فێرکردنی خێرایی جوڵەی دەستەوە هەیە مەبەستم ئەوەیە کە ڕایەنەرەکانی وەرزش فێری خەڵکی دەکەن ئەوە دەکرێت لەوە تێبگەین گەر مامۆستاکە پێشوەخت لەگەڵ قوتابیەکەدا لەسەر پاداشتی فێرکردنەکە ڕێک نەکەوت بێ قوتابیەکە مامۆستاکەی لەو مافە بێ بەش بکات کە لە بەرامبەر فێرکردنەکە هەیەی لە ڕاستیدا کەسەکە بەوە نابێت بەستەمکار کە دەستی لە کاتی یاریکردندا خێرانیە بەڵکو ستەمکاری ئەو کەسە دەکات بەستەمکار ئەمە تەمان تۆزە هێنی تایە بە جوانی گزارشتی لێ نەکردو سوکات بەڵام من هەوڵ دەدەم ڕۆشنی کردن ئاڵێ کاتێک کە کەسێک دێ کەسێک فێری یاریەک دەکات ئەمە دەبێت تەمرینی پێ بکە لەگەڵ یا بێت دەستی بجوڵێنێتەوە نیشانیدا چی بکە تا دەستی ڕادێ بەم ڕاهێنانە ئەو یاریە وەردەگرێ و فێری دەبێت ئەڵێ کاتێکە ئەم کەسە ئەو کەسە فێر دەکا ئەگەر بێت و ئەو کەسە دوای ماوەیەک دەستی بەو خێراییەکە بێوەنە خێرابێ خێرانە بوو ئەمە یانێ وەنا ستەمی کردووە بۆ نمونە کەسێک دێت کەسێک فێری دارتاشی دەکات دوای ساڵێک فێرکردن لە دارتاشی کاتێک ئەم کەسە شتێک کورسێک دروست دەکا بە خواری دروستی دەکا ئەمە ینی ئەوە ناستەمی کردووە ئەمە ئیلاقەی بەچیەوە نییە ئیلاقەی بەستەمکردنەوە نییە ینی خراپ دروستکردنی کورسەکە ڕەبتی بە نەزانینەوە هەیە نەک بەستەمکردنەوە هەیە ینی ئەم کەسە بۆ ئەوەی کورسەکە باش دروستکە دەبێت چی بکە دەبێت تەمرینێکی باشتر بکە بەڵام ئەمە کە کورسەکە باش دروست ناکە ینی ئەوەنە کە ستەمی کردووە ستەمکارە ینی خیانەتی کردووە لە ئیشەکە خیانەتی کردووە لەو پەیوەندەی کە لە بینی ئەم مامۆسا و ئەو قوتابیا هەیە بەمە ستەمی نەکردووە ئەوەی کەسێک دەکات بە ستەمکار چییە ستەمکاری خۆیەتی یانە ئەو ستەمکاریەیە کە لە ناو ئینسانەوە کێزێک کار دەکات جا ئەلێرە شتەکان تۆزێک جیاکراونەتەوە ینی ئەوەی پیشەیە ئیلاقەی بەچیەوە نییە ئیلاقەی بە مەوزوعی ستەمکردنەوە نییە تۆ لە کارە پیشەیەکە تا باش نیت ئەوە ینی ئەوە ناتۆ ستەمکاریت تۆ ئەو کاتە ستەمکاریت کە خۆت وا نیشاندەی وا تعریفکەیتەوە چاکیت بۆ نمونە ئەندازیاری کە ئەندازیارێکی باشیت و کەسەکە ئاگادار نەکەیتەوە کە تۆ ئاستی باشیەکەت چەندە و خۆت وا نیشاندەی زۆر باشی و عەقدێکی لەگەڵ بکەی بچی بینایەکی بۆ دروستکەی بیناکەی وەکو ئەندازیارێکی باش بۆ دروستکەی ئەویش پارەت وەکو ئەندازیارێکی باش بداتێ ئەو کاتە چی ڕوودەدا ئەو کاتە تۆ ستەمت لەو کەسە کردووە بەڵام بەوەی کە تۆ ئەندازیارێکی باش نیت چی نیت ستەمکار نیت تۆ ئەندازیارێکی باش نیت بەڵام ئەندازیارێکی باش نیت ینی ئەوە نا کەسێکی باش نیت بەڵام بە پێچەوانەشەوە دەکرێت ئەندازیارێکی باش بیت بەڵام کەسێکی خراپ بیت یعنی چی ینی لە ڕێگەی پیشەکەتەوە پیشەکەت بەکاربێنی بۆ ستەمکردن لەوانی تر نەک پیشەکەت ینی ببێتە زەمینەیەک بۆ ئەوەی تۆ دادوەرتر بی لەوەی کە هەیت ینی پیشەکە هەر خۆی دەکرێت ببێتە زەمینە بۆ ئەوەی کەسەکە ببێتە کەسێکی ستەمکار و ستەمکارێکی زۆر خراپیش لە کاتێکا لە پیشەکەشا باشە زۆر جار مهندسا ئەوانەی کە زیرەکن لە پیشەکەی خۆیانە ئەوانە هایتر دەبنە دزە گەورەکان لە ڕاستی
وکە خەڵک سێقە بە کارەکەیان دەکا کە ئیشەکە باش دەکەن ئەوانیش لە بەرامبەر ئەمەی کە خەڵک تەڵەبیانە لەسەری هەیە ستەم لە خەڵک دەکەن وە نرخی شتەکان دەشادنەوە لێیان ئەو گەڕستە شتانەی کە دەیکڕێن بە جۆرەکەنی دەکات لا هەموو شوێنەکەەوە چی دەکات ستەم لەو کەسانە دەکات کە ئیشەکەیان بۆ دەکات کەواتە مەوزوعی ئەوەی کاتێ ئێمە بە منداڵەکانمان دەڵێن بڕۆ بخوێنە ووا تەسەور دەکەین ئێمە دەڵێن بخوێنە ببە بە ئەندازیار ئەمە ئیشێکی چاکە و ئەمە وا دەکات تۆ چاک بیت لە ڕاستیا ئەمە هەڵەیە وە بەوەی ئەمە ببێتە ئەندازیار یا ببێتە پزیشک نابێتە کەسێکی چاک بەڵام دەکرێت ببێتە کەسێک کە لە کۆمەلگا مەقبولە لە کۆمەلگا حەسوودی پێدەبرێکە خاوەنی ئەو پیشەیە هەر شتێک لەم شتانە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە کەسێکی چاکە لەبەر ئەوە مەوزوعی چاک بوون بە هیچ شێوەیەک ئیلاقی بە چێوە نییە چاکبوون نییە لە پیشەیەەکە لێزانی نییە هەر وەکو چۆن زانین لێزانی نییە ئێساوەی ئیلاقی بە پیشەکانەوە ئیلاقی بە لێزانیەوە هەیە بە زانینەوە نییە لێزانیە مەهارەت ئەمە بەس ئەمە معرفەت و هونەر نییە بە معنە ڕاستەقینە سکرات دەڵێ دەی ئەگەر ستەمکار ئەوە بێ کە مامۆستاکە ببورن زانم پێشەوە چی بوو کالیکلیسیش دەڵێ با ینی ئەوەی کە نمونونەکەی هێنایەوە مۆزۆی ڕاهێنەری خێرایی دیارە و خێرایی دەسا ئەوەی مەوزوعینەوە جۆرەك لای نەیەوەی بە سورعەتی دەشتەکان دەشاریتەوە شت بە شتێک تەردەسی پێ دەڵێ مەزانم ئەوەیە احتمالەیە ئەوە بێت ئەڵێ ئەم کەسە کە خێرایی دەسی ئەو هینیە دەسی خێرانی ئەمە ینی ئەو ستەمکارە بەڵکو ئەو بە ستەمکردن ستەمکارە شتێکی تر هەیە کەوا دەکا ستەمکار بێت ئەمە باش نییە لە یاریەکە دوایەوە کالیکلیس دەڵێ با اینجا سوکرات دەڵێ دەی ئەگەر ستەمکار ئەوە بێ کە مامۆستاکە ستەمکاری ئەوە بێ کە مامۆستاکە لە ناو قوتابیەکەیدا نایهێڵێت ئەوە ئیتر پێویست ناکە مامۆستاکە لەوە بترسێ قوتابیەکەی ستەمی لێ بکە یعنی ئەگەر هاتوو فعلەن ئەوان خەڵکی فێری دادوەری دەکەن وەستەمکاری تیان ناهێڵن ئەی مادامەوان خەڵکیان فێری دادوەری کردووە وەستەمکاریان تیان نەهێشتووە ئیتر زمانی بۆ چییە چونکە ئەو کەسە خۆی زامنە بۆچی چونکە کەسەکەی ستەمکار نییە ئەی کە ستەمکاریش لە ناویانە بێت چۆن ستەم دەکات ئەوەی ستەمی پێدەکات ستەمکاریەکەی ناوێتی کامە و ستەمکاری لە ناویان نەهێشتووە دادوەری لەناو ئەوە گەشەی کردو و حزوری هەیە و ئامادەیە ئیتر چۆن بۆ دەبێ ئەم مامۆستایە لەوە بترسێ کە دواتر قوتابیەکەی خانەتی لێکات وەکو چۆن سۆفستاییەکە دائیمە لەوە دەترسێ قوتابیەکەی پارەکەی نەداتێ لەبەرەوە دەبێت یەک دنیا گرنتی وشت دانێتاوەکووە و پارەیە بدرێ عقد دەکرێەوە حکوومەت و دار و دیوار تێ دەگەیاندێ بۆەوەی ئەم شتا ئەمەی کە مادیە لە یانی ئەسە پۆلیس و هەرچی ئەوەی کە لە ناو حکومە دەربۆ مەدا دەمەزدێ بۆ ئەم بەستنی ئەم گرێبەستانە ئەوەی کە ڕەبتی بەوەیەوە هەیە کە پیشەیی نەک ئەوەی کە ئەخلاقی ئەوەی ئەخلاقیت پێویستی بە حکومەت و دار و بەرد و گرێبەست و کۆمەلگا ئەو شتانە نیە لە ڕاستیە ئەمە دەکەوێتە چۆن هاوڕێیەتی شتێکی ئازادانەیە پێویستی بە هیچ گرێبەستێک نییە دوو کەس هاوڕێ بن بە ئەمان شێوە لە ناو زەمینەی هاوڕێیەتیە ئەو فێربوونە ڕوودەدا یعنی شتێکی وەکو لە سەرەتاش باسم کرد شتێکی ڕسمی نییە ئەو دوو جۆرە فێرکردن کە لە سەرەتای کۆرسەکەەوە باسمان کردەوەی فێرکردنەکەی گۆرگیاس لەگەڵ ئەوەی سوکرات یەکی ئەوەی کە سوکرات لە ئاگۆرا دەگەڕێتەوە ینی سوکرات بخۆی دەچێت بۆ پیاسە بۆ شوێنێک لەوێ تووشی کەسانێک دەبن پێکەوە گفتوگۆ لەسەر دادوەری و لەسەر چاکە و لەسەر ئەو فەزیلەتانە دەکەن بۆی ئەم گفتوگۆیەوە چی ڕوودەدا ڕۆشن دەبنەوە بەڵام ئەمە چی نییە ئەمە کرێ و
ڕسمیات و عەقد و ئەو پەیوەندیە نییە کە لە بینی سۆفستاییەک لەگەڵ کیا هەیە لەگەڵ ئەو تەلەبانەی کە فێریان دەکەن. ئەمە پەیوەندیەکی ئازادانەیە و لەناو ئەو پەیوەندی ئازادانە ئەو پەیوەندی ئازادانە دەبێتە بوار بۆ پەروەردەبوونی فەزیلەتەکان. لەبەرەوە فەزیلەتەکان لە دەرەوەی ئەو دام و دەستگا ڕسمیانە زەمینەی پێگەیشتنیان هەیە. مادام لە دەرەوەی ئەوەشە کەواتە لە پێگەیاندنی فەزیلەتەکانە ئێمە پێویستمان بە کرێی فێرکردن و نازانم ئەم شتانەنی و هیچ شتێکی مادی نایەتە ناو ئەم بوارەوە. تەبەن لە کۆمەلگایەکە ئەگەر بێت و ئەو بوارە فراوان ببێ ئەوە ئەو کاتە لەناو ئەو کۆمەلگایە فەزیلەتەکان پەرە دەسێنن. ینی ئەوەی بۆ پەروەردەبوونی تاکێک لە ناو کۆمەلگا دوو شوێن پێویستە. شوێنێکیان شوێنێکی پیشەییە، شوێنێکیان شوێنێکی ئاکاریە. ئەوەی شوێنێکی ئاکاریە پەیوەندی تاکەکان لە نێوانیانە پەیوەندیەکی ئازادانەیە هاوڕێیانەیە، بەڵام ئەوەی پیشەییە هەر دەبێت چی بێت یەکێک فێرکار بێ و ئەوی تریان فێرکراو بێت. بۆ ئەوەی تاکەکان چاکبن لە ڕاستیە لە ناو پەروەردەی پیشەیە بە هیچ شێوەیەک چاکبوون ڕوونادا. من خەریکی بیرکاریم بەوەی کە خەریکی بیرکاریم و بیرکاری فێر دەبم بەمە چاک نابم، بە منە ئازاد دەبم، نەدادوەر دەبم، نە هیچ لەمانە لە منە ڕوونادا. من فێری میکانیک دەبم یا فێری هەر شتێکی تر لەو پیشاناکە و زانستانی کە هەن، ئەمانە بەمانە من ئەو بەهرانە لە ناومان ناتەقنەوە. زەمینەکە ئەو زەمینەیە نییە، کەواتە دەبێت زەمینەیەکی تر هەبێ بۆ پەروەردەبوونی ئەم بەهرانە. ئەم زەمینە کامەیە؟ ئەم زەمینە ئەو زەمینەیە کە پەیوەندیەکە تایە هاوڕێیەتیە و پەیوەندیەکە تایە ئازادانەیە و هیچ عەقدێک لە ئارایانە گرێ بەستێک بۆ ئەو پەیوەندیە. لەبەرەوە خۆی پەیوەندیەکە زامنی خۆی دەکات. تەبەن ئەمە ئەگەر بکرێ بڵێن ینی ئەم جۆرە لە پەیوەندی دەکەوێتە ناو ڕۆشن بیریە نا فەرمیەکەوە. فەرزەن لە شارێکە لەوانەیە شایەخانەیە کە بێ کۆمەڵێک خەڵکی ڕۆشنبیل لەوێ کۆ ببنەوە و گفتوگۆی کۆمەڵێ مەسەلە بکەن، یا شوێنێکی تر هەبێ کە ئاوا، یا تەنانەت لە پەرزگاکان ببنە شوێنی جۆرێک لە گفتوگۆ و ئەمانە هەمووی شوێنانێکن لە دەرەوەی ئەو پەیوەندیە ڕسمیانە. و کاتێک کە فعلەن دەخرێنە ناو پەیوەندیە ڕسمیەکانەوە ئەو کاتە چی دەکەن؟ ئەو وەزیفەی خۆیان لە دەست دەدەن. بۆچی؟ چونکە ئامانجەکە تایەنە دەگۆڕێ، کە ئامانجەکە گۆڕا پەیوەندەکەش دەگۆڕێت. لەبەرەوە ئەوانەی کە ئیدعایدەوە دەکەن خەڵکی فێری فەزیلەت دەکەن و خەڵکی چاک دەکەن، ئەمە جارێک کرێیان نییە، چونکە شتەکە هەر خۆی هی کرێ نییە، پەیوەندیەکەش پەیوەندی فێرکاری نییە، پەیوەندیەکی ترە و پاداشت و ئەمانە لە بۆ ئەمانە ینی شتێک نییە ئەمە تۆ بڵێ من ئیشێکە دەیکەم و تایە مانوو دەبم و لە بەرامبەر ئەمە دەبێت. ئەمە پێکەوە ژیانە، لە ڕاستە لە ناو ژیانە نەک لە ناو ئیشە. ئیش بەمانای پیشەیەکەی ئینسان بارەکان تایە ینی پەروەردە دەبن و گەشەرەکە. و لە کۆمەلگایە کاتێک ئەم بوارەت نامێنێت ئەوەی ترە و کۆمەلگایە فعلەن مەوزوعی چاکبوون و ئەوانە گرنگ نیە لەلای. تاوان لە کۆمەلگا ئەوروپیەکانە بەوەی کۆنترۆلکردنی مەوزوعی با ڕێگای تر ئەو ڕێگایانەی تر کە هەن بۆەوەی تاکەکان کۆنترۆل بکەن کە مافی ئەوانی تر نەخۆن لە ڕێگەی کامێرا و ئەو سیستەمی مراقەبەیەوە کە دانراوە، ئەمە چاکبوون دروست ناکا بمە. باکسەوە هەربوونی ئەم سیستەمی چاودێریە بەڵگەیە لەسەر ئەوەی کە لەناو ئەو کۆمەلگایە زەمینەیەک بۆ پێگەیاندنی بەهرەمەندیەکان نییە. ینی ئەو زەمینەیە وجودی نییە کە تاکەکان تایە ئەو فەزیلەتانە لە ناویانە پێ بگەن و گەشە بکەن. و هەر بە گشتی ئەو کۆمەلگایانە بوونەتە کۆمەلگای پیشەسازی کە بوو کۆمەلگا پیشەیەکە تەواو سەیتەرەی لەسەر کۆمەلگا ئەخلاقیەکە کردووە.
لەبەرەوە ئەوەی کە ئەوان کۆنتۆل دەکا بۆ ئەوەی حەقی یەکتر نەخۆن حەق نەخواردنی یەکتری ینی نا عەدالەت ئەمە نییە دادوەری ئیلاقی بۆەوە نییە کە من تەنها حەقی تۆ نەخۆم چونکە ئەمە بە ڕێگایەکی دەرەکی تۆ دەتوانی هەندێک شتێ سەردی کەیدانی دەبێت تۆ نەتەوێ ئەمە بکەیت خۆت نەتەوێ ئەمە بکەیت ئەگەر زەختی شت لێ بکرێ هەموو دەرگاکانی شت بۆ بکرێتەوە تۆ نەیکەیت بەڵام ئەوروپیە گەم و دەرگاکانی بۆ بکەیتەوە ئایا هەر ئاوا دەمێنێت کە هەیە یا دەبێت لە ڕێگەی ئەو نظامی کۆنتۆڵکردنەوە ئەو کەسانە ڕاگیراون یانی ئەو حدودانە پارێزراون لەبەرەوە تەنانەت لە کۆمەلگا مۆدێرنەکانی ئێستا ئەو زەمینەیە کە تایە ئەم فەزیلەتانە پەروەردە دەبن ئەم زەمینەیە ینی زەمینەیەکی زۆر لاوازە ئەگەر هەش بێ زۆر زۆر لاوازە و ئەو جۆرە لە کۆبوونەوە و پێکەوە بوون کە فعلەن ژیان بەمانە ڕاستەقینەکەی دەکەوێتە ناوە زەمینەیە زۆر لاوازە وە مەساحەیەکی زۆر کەمی لە ناو کۆمەلگاکانە هەیە ئێستا من تێکستەکە دەخوێنەوە شتەکان وابزانم ڕۆشنن ئەڵێ دێ ئەگەر ستەمکار ئەوە بێت کە مامۆستاکەی لە ناو قوتابێ ستەمکاری ئەوە بێت کە مامۆستاکە لە ناو قوتابیەکەیدا نایهێڵێت ئەوە ئیتر پێویست ناکا مامۆستاکە لەوە بترسێ قوتابیەکەی ستەمی لێ بکە ئەو مامۆستایە کە توانای ئەوەیە خەڵکی فێری دادوەری بکاتەنا ئەو لە بەرامبەر ئەو جۆرە لە خزمەت کە بە قوتابیەکانی دەکا پێویستی بە هیچ جۆرە بیمەیەک زەمانێک نییە ئەگەر هاتوو بەڕاستی توانی فێری دادوەریان بکات ینی ئەگەر توانی فێری دادوەریان بکایتر زەمانی بۆ چییە هەر دادوەریەکەی کە ئەو کەسە لە ناویا هەیە ئەوە زامنی ئەوە دەکات کە ئەو ستەم لەم نکاتەوە تۆش لەگەڵم هاوڕایت کالکلیس منی شاوڕام سکرات هەر لەبەر ئەمەش ئەوەیە هیچ عیبەیەکی تیانە لە بەرامبەر فێرکردنی کارێکی وەک بیناسازی یا کارێکی تری لەو جۆرە کرێی ڕێنماییەکانمان وەربگرین منی شەمان باوڕم هەیە بەڵام گەر کارەکە بۆ ئەوە بوو کەسێک چاکتر بێ تا بتوانێت ماڵەکەی و شارەکەی بەباشی بەڕێوە بەرێت ئەوە ڕای گشتی ئەوە بە عیبە دەزانێت لە بەرامبەر ئەوەدا هیچ پرەپارەیەک وەربگیرێت ڕاستە سکرات کەواتە لە بەرامبەر هەموو خزمەتەکاندا ئەمە تاکە خزمەتێکە کە هەر کەس لەو خزمەتە بەهرەمەند ببێت هەڵدەدا ئەویش لە بەرامبەر و خزمەتەدا خزمەت بکات یانی ئەوەی خزمەتە ئاکاریەکە خزمەت بە پێگەیاندنی فەزیلەتەکان گەر ئەو کەسە لە بەرامبەر و خزمەتەدا خزمەتی کرد ئەوە نیشانەی چاکی کەسەکەیە ینی ئەگەر کەسەکە بۆی ئەوە بەرەمەند بووە بۆ هەی ژیانی لەگەڵ کەسێکی ترە ئەگەر ئەم کەسە بەو بەرەمەندیە بجوڵێتەوە ئەوە چییە ئەو لە بەرامبەر ئەو خزمەتی کام کردوێتی ئەوش خزمەت دەکە ینی لێرە شتێک نیە بە ناوی خزمەتکردن بۆ یەکتری تۆ شتێک بدە بە من دەیدەم بە تۆ نا هەمومان شتێکگەیە دەیدەین ڕۆشناییەکەیە دەیدەین بە بەو شوێنەی کەتیایە هەین هەمومان هەمان شوێن ڕۆشن دەکەینەوە لەبەرەوە لێرە من و تۆ بەرامبەر نین من و تۆ چین من و تۆ لەگەڵ یەکەین نەک بەرامبەر یەکی لەبەرەوە هیچ ئاڵ و گۆڕێک لە بینی من و تۆ ڕوونادا فەزیلەتەکان ئاڵ و گۆڕ ناکرێن بەڵام بە پێچەوانەوە نیشانەی شکستێنانێت یان ئەگەرم کەسا و فەزیلەتە لە ناویا کار نەکات ئەوە چییە ئەوە دیارە شکستی هێناوە کالکلیس بە دڵنیایەوە ئێستا تۆم پێم بڵێ بە باوەڕی تۆ بۆ خزمەتکردن بە دەوڵەت باشتر وایە کام لەو دوو ڕێگایە بگرم ئەوەیان بگرم کە وەک ئەو پزیشکە کار بکەم کە هەموو توانای خۆی لەوەدا بەکاردێنێ ڕێگە لە حەز و ئارەزوەکانی خەڵکی بگرێت بۆ ئەوەی بیان گەیەنێ بە باشترین ئاستی لە ساغی یا وەک خزمەتکاری دەوڵەت بۆ خۆشیرینکردن شوێنی حەز و ئارەزووی خەڵک بکەوم و هەرچیان حەز لێ کرد بۆیان بکەم کالکلیس بەڕاستی وەڵام بدەرەوە باشتر وایە وەک سەرەتا
بەبێ پەردە لەگەڵمدا درێژە بە گفتوگۆکە بدەیت تکایە لە هیچ شتێک مەترسە و قسەی خۆت بکە. باشە ئەوە من دەڵێم باشتر وایە خزمەتکاری جەماوەەر بیت نەگوەک پزیشکەکە بیت ینی وەکو ئەوە بی کە خزمەتی جەماوەەر دەکا حەزوو ئارەزووی جەماوەەر دەکات. سکرات هاورە تۆ بەوەی کە دەیڵێیت داوا لە من دەکەی ڕووپامایی بکەم یعنی خۆم شیرین کەم لە لای خەڵکی و ئەم یاریە بکەم. کالێکلیس سکرات کەیفی خۆتە حەز دەکەی وەک میسینەکان خزمەت بکە یان سکرات جارێکی ترەوە دووبارە مەکەرەوە گەر ئاوا بم ئەوە هەر کەسێک بێ دەتوانێت بمدا بەکوشت. ینی دیارە کالیکلیس دەڵێ ئەگەر تۆ هەر لەسەر ئەو بەزمەی خۆت سووربی نەیە وەکو من ببیتە کەسێکی سیاسی و پیاوی دەوڵەت و خزمەتکاری دەوڵەتەوەی کە تەمەلوق دەکا ڕووپامایی دەکا بەم معنایە ئەوە تۆ هەر کەسێکی هیچ و پوچیش بێت دەتوانێت ڕاکێشێت بۆ دادگا و لەوێ ملت بکات بە پەتەکا و تۆش هیچت پێ ناکرێت ئەگەر ئاوا بیت. سکراتیش یەکسەر پێی دەڵێ ئەوە دووپات نەکەیتەوە. ئەڵێ جارێکی تر ئەوە دووبارە مەکەرەوە گەر ئاوا بم ئەوە هەر کەسێک بیەوە دەتوانێت بمدا بەکوشت. گەر تۆ ئەوە دووبارە بکەیتەوە منیش ئەوە دووپات دەکەمەوە. ئەوەی کەسێکی چاک بکوژێ ئەوە خۆی دەبێ بە کەسێکی خراپ. ئەوەی کەسێکی چاک بکوژێ خۆی دەبێت بە کەسێکی خراپ. یعنی ئەگەر بێت و ئەو لە دەرەوە زەرەرم لێ بدا جەستەم بکوژێ بەم کوشتنە لە ئەسڵەن ناوەوەی خۆی دەکوژێت. ینی ئەو دەرونی خۆی لە ناو دەچێت بەمەی کە دەیکا لەبەرەوە ئەوەی دەیکا وا دەزانێت زەرەر لە من دەدا زەرەر زیاتر لە خۆی دەداتا لە من. تاوان ئەمە لە کاتێک ئاگەرمت ئەمەی دەرەکێ پێم گرنگتر نەبوو لەوەی کە ناوەکیە. ئەڵێ ئەوەش دووبارە مەکەرەوە گەروا بم ئەوە ماڵ و مڵکەکەم زەوت دەکرێت چونکە منیش دووبارە دەڵێم ئەوانەی ماڵ و مڵکەکەم زەوت دەکەن هیچ سوودێکی بۆیان نابێت جگە لەوەی کە تووشی ستەمکردن دەبن و دوای ئەوەش ئەو مڵک و ماڵە تووشی ستەمکردنێکی زیاتریان دەکات چونکە بۆ ستەمکردن بەکاری دەیەن. یعنی کە ماڵەکەی ئەو زەوت کرد بە ناحەق حتمما بۆ حەقیش بەکار نایە تازە چونکە بۆ حەق بەکاربێت دەبێت تۆ بیگەڕێنیتەوە بۆ خاوەنەکەی. ئەکەواتە هەر ئەم ماڵە لە ناحەقی و ستەمکردنا بەکار دەکەواتە ئەمە وا دەکا ئەم کەسە زیاتر ستەمکاری لە ناویا بچەسپێ و دەرونی وێران بکات. بەکارهێنانیشی بۆ کاری ستەمکارانە شتێکی بەدوو خراپە. ئەڵێ سکرات وا دەتبینم زۆر دڵنیابیت لەوە شتێکی ئاوا هەرگیز تووشت ببێت. تۆ وا هەز دەکەی هەمیشە ژیانت پارێزراوە و هیچ کەسێکی خراپ و هیچ و پوچ پەلکێشی دادگات ناکات. کاری کریس گەروا بیر بکەمەوە لە ئەسینادا هیچ کەسێک هەبێت پارێزراو بێت لەوەی تووشی ڕووداوێکی وا ببێت ئەو بزانە من زۆر گەمژەم. یعنی چی؟ یعنی تۆ من بەوە دەترسێنی کە کەسێکی هیچ و پوچ لەبەرەوەی وتاربێژە و زمانزان قسەزانە دەتوانێت تۆمەتبارم کە و مەحکەمەش قەنەعات پێ بێنێ بە شتێک کە من نەمکردووە و دوای ئەوەش من بکوژێم لەسەرەوە. واگەر پێت وایە تۆ من بەوە دەبترسێنی مادام وا بم تووشی ئەمە دەبم جاخۆ هیچ کەسێک لە ئەسینا نییە کە ئەگەری ئەوەی نەبێت تووشی شتێکی وانێت. یعنی هەر یەکە لە کەسەکانی ناو ئەسینا دەکرێت کەسێکی وچ و پوش ڕان کێشێت بۆ مەحکەمە و تۆمەتێکیان لەسەر ساخکاتەوە بە هەر سەبەبێکی تر وە بەهۆی ئەمەشەوە مەحکەمە حکمێکی ناحەق بدا لەسەری و لە ناوچێت. لەبەرەوە تۆ وەکو بڵێ کەسی تر زمانی هەیە تا من زمانی ئەوە بکەم ژیانی خۆم بکەم. مادام کەسی تر زمانی ئەوەی نییە کە ژیانی پارێزراوە بێ و ڕۆژێ لە ڕۆژان تووشی شتێکی ئەوانەیە ئێتە منیش وەکو یەکێک لەو کەسانە. بەڵام ئەوەی کە لە زانینی تەواو دڵنیام ئەوەیە گەر کەسێک بە تۆمەتێکی لەو جۆرە تۆمەتبارم بکات
کە تووشی یەکێک لەو ناڕەحەتیانم بکە کە تۆ باست کرد ئەو کەسە خراپە ئەوە لەوە دڵنیام کە بەوە ئەو کەسە دەکەوێتە ناو خراپبوونەوە چونکە مەحاڵە کەسێکی چاک کەسی بێتاوان پەلکێشی دادگا بکات ئەوە خراپە بۆیە کەسێکی بێتاوان پەلکێش دەکات ئەزانی من ئەوەش تووشی سەرسوڕمانم ناکات لە دادگادا بڕیاری مەرگیشم بەسەردا بسەپێندێ دەتەوێت پێت بڵێم لەبەرچی